بۆ بەدەستهێنانی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقدا و خستنە ڕووی ئەو پێشێلکارانەی کە حکوومەتی عێراقی لە بەرامبەر هەرێمدا لە ڕووی دەستوریەوە ئەنجامی داوە، ژمارەیەک لە یاساناسان و شارەزایان و پسپۆڕانی دەستوری و یاسایی کۆنفرانسێکیان ڕێخست و تێیدا تاوتوێی هەموو ئەو میکانزمانە کرا کە لە ڕێگایەوە هەرێمی کوردستان دەتوانێت مافە دەستوریەکانی بەدەست بهێنێت. شارەزایەکی یاساییش دەڵێت لە ئێستادا حکوومەتی هەرێم بۆ ئەوەی مافە دەستوریەکانی بەدەست بهێنێت ئەوە پێویستی بە یەک لەشکر یاساناس و شارەزای دەستوری هەیە. ئێمە پێویستمان بە سوپایەک لە جەیشێک لە خەبیری قانونی هەیە بەڕاستی، یعنی حکوومەت چۆن مفاوەزاتی سیاسی کە ئێستا بەوادری وتوێژ هەیە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی وتوێژە سیاسیەکان دەڕوا بەنام ئەوە وەکو تاکەک دەستور خیتابی لە بۆ من و لە بۆ جەنابیشتە لە بۆ هەموو خەڵکی کوردە لە بۆ هەموو هاوڵاتێکی عێراقیشە. ئەو خیتابە پێویستمان بەوەی هەیە ئەمە وەکو داکۆچی لە مافەکانمان بکەین کە وەکو تاک وەکو سوڵتا وەکو حتا مجتەمەعی مەدەنیش کۆمەلگای مەدەنی پێویستمان بەوەی هەیە تەوعیەی خەڵک بکەین کە مافە دەستوریەکانی خۆی دیفاع لێ بکاتن. شارەزایەکی دەستوریش دەڵێت هەرێمی کوردستان لە دەستوری عێراقدا هاوشێوەی هەموو پێکاتەکانی تری عێراق مافە دەستوریەکانی تێدا جێگیر کراوە، بەڵام پێشێلکردنی ئەو مافانە لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئەوە پێویستە لە بەرامبەردا پەنا بۆ دادگای ئیتحادی ببرێت و لە ڕێگەی ئەو دادگایەوە مافە دەستوریەکانی خۆی بەدەست بهێنێت. بەداخۆ دەبینن ئێستا بەشی ئەو مافە دەستوریانێک کە لە دەستوری عێراقی چەسپێنرابوو ڕوبەڕووی جۆرێک لە پێشێلکاری دەبێتەوە. ئەم پێشێلکاریە بەڕاستی دەبێ سەرکردایەتی کورد هەوڵی جدی بدات بۆ ئەوەی ڕێگر بێت لاوەی کە ئەو مافە دەستوریانێک کە کاتی خۆی لە دەستوری ساڵی 2005 چەسپێنراوە وەکو خۆی بیهێڵێتەوە و داکۆچی لێ بکاوە ڕێگر بێت لە بەردەم ئەوەی هیچ جۆرە پێشەکاریش لێ بکرد. ڕەنگە بەشێکیان پەیوەندی بەلایەنی ڕسمیەوە هەبێت کە هەرێمی کوردستان دەتوانێت ئەو مافە دەستوریانێک کە بۆی چەسپێنراوە لە ڕێگەی دام و دەستگا دەستوریەکانی عێراقەوە داکۆچی لێ بکات. کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا لە ئیسادا لە نێوان دەستوری و نادەستوریدا ماوەتەوە و هەرێک لەلایەن خۆیەوە ئەوەی دیکە تاوانبار دەکات کە پێشێری دەستوری عێراقیان کردووە. بۆیە تا ئێستا کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە هەڵواسراوی ماوەتەوە و حکوومەتی بەغداش بۆ ئەو مەبەستە تا ئێستا ئامادە نییە پێشوازی لە وەفدی هەرێمی کوردستان بکات. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.